ڕێکەوتی 24 نۆی 2017 ئێمە لەگەڵ پێکهاتەکانی نەتەوەیی و ئاینی گەیشتینە آخر سیغە دوایین داڕشتن لەسەر وەسیقەی سیاسی بۆ دابینکردنی مافی پێکهاتەکانی نەتەوەیی و ئاینی ئێمە ئەمە درێژەدانی چەند دانیشتن بوو لەگەڵ پێکهاتەکان لە هەر پێکهاتێک چەند وەرەقە داواکاری ئەوان بۆ مافەکانیان بۆ حزوریان بۆ وجودیان لە کوردستان لە جمهوریەی کوردستان کۆماری کوردستان ئینشاءالله دەگەینێ ئینشاءالله سبەینێ هەمومان پێگوە دەنگ بە بەڵێ دەدەین بۆ ئەو خەونە ئێمە هەمومان پێگوە و لەگەلێک حەریز بوون و شتێکی نمونەیی پێشکێش بکەین و ئێمە هەمومان متفقین و دەوڵەتی کوردستان دەبێت دەوڵەتێکی مەدەنی بیت دیموکراسی بیت هەموو پێکهاتەکان شەریکی حەقیقین گەلی ڕەسەنن پێگوە هەمومان خاوەنی ئەم خاکەین خاوەنی ئەم نیشتیمانەین هەمومان لە گەلێک وەکو باخچەی گولێک ئەمە ئاوادان دەکەن بینایی دەولە لەسەر ئەساسی شەراکەتی حەقیقی هەموو خاوەنن لێرە کەس میوان نییە هەمومان پێگوە و لە گەلێک بینایی ئەم دەوڵەتە دەکەین و بنەماکان و پرەنسیپەکانی ئەم دەولە لەسەر ئەساسی عەدالەت لەسەر ئەساسی مساوات دەولەی مواتەنە دەولەی حقوق و حڕیات دەولەی سیادەی قانون ئەوانەی پێڵێن لە ئەومە متحیدە حکم ڕەشید ئینشاءالله هەمومان پێگوە مەسئولیەتی تاریخیمانە ئەوە بکەین